كاشا خان بخير بيت. بخير بيت. باني باش. دلك خيراتي سير جوان. باش حالي. قهوة يان والله هيك قهوة شنا خوي. مشتاقم خوارتن جاتو انتي بخير يا اخوات تشاو بخير كمان. بيت. عفو. عفوا. دنگو باسي شونا. والله تو شوني والله باشم تو شوني شكون باشي يا اخوة بخير بي. لقال نوسينا شوني. بواجي جاء جيت بيام روحيا بيجيت. هردو كان قالتم لي خلق الله من ناتوان بوا بجيم يعني أي شيء كيكا بله. من نسين هم مجينا للروي مادية وهم روحيا يدامن بيها لجانا چی تازت لبردمان نوسین شتی نوتيه؟ كتابك تازم لك الروفي قرب بوا هفتي بيشو بله. پێنج دیداری گەورەشمانەیە دوێنێ دیداری یەکەمیان دەستی پێکرد لە خورماڵ لەسەر مستەفا زەڵمی دیدارێکمانێ لەسەر سۆهرەوەردی دیدارێکەکەمانێ لەسەر شێم حەمەوی خاڵ دیدارێکەمانێ لەسەر مەلا عەبدولکەریم مودەڕیس بێ تا سەرەتای مانگی 11 پێنجی بکرێت ئەوەی مەلا عەبدولکەریم مودەڕیس باسی چیەکە؟ لەسەر پاراستنی زمانی بەرهەمەکانیەتی و کوردیە؟ پاراستنی زمانی کوردی و ویشەکانی دەست خۆش شتێکی جوانە بێت ئیشەڵا سەرکەوتووەبی زۆر زۆر بەخێر بێت. سپاسگیانەکەم باسمان لە چەمکی خێرخوازی کردووان و ڕۆژکی جیهانیە زۆر زۆر باش باسکردن لە چەمکەکە باسکردنە لەسەر هۆشیارکردنەوە و چەمکەکە بۆ خۆی لە لای تۆ چمانایەکی واتای خێرخوازی چییە؟ زۆر باش قسە بکەین بەڵێ. ڕاستی مەسلەی خێرخوازی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕیشە سەرەتاییەکەی سەیری قۆناغەکانی نیشتەجێبوون و دروستبوونی ئینسان بکەین ئەکرێ بە 5 قۆناغی سەرەکی دابەشی بکەین کە یەک لە قۆناغەکان قۆناغی ڕاوشکارە بە دوای ئەوە قۆناغی نیشتەجێبوونە اینجا قۆناغی کوشت و کاڵ دێت و قۆناغی پیشەسازی بە دواشە قۆناغی مۆدێرن یەک لەو فەلسەفە گەورانەی قۆناغی نیشتەجێبوون ئەگەر سەیریکەین ئینسان کە لە ئەشکەوتۆ دابەزێ لە دەشتایەکانە شار دروستەکە ماڵ لە تەنیش ماڵە یەک حکمەتی هەیە ئەویش ئەوەیە کە ئینسان پێویستی بە یەکترە ئەگەر ئینسان پێویستی بە یەکتر نەبووایە هەر لە ئەشکەوتەکان لەو شاخانە بە شێوەی گروپی بچووک بچووکە ژیا و هیچ کێشەیەکی نەبوو مادەم ئینسان دابەزی لە دەشتایەکانە ماڵی دروست کرد کەواتە ئینسان پێویستی بە هاوکاری یەکترە پێویستی بە دەستی هاوکاری یەکترە بۆیە ئێمە مەحکومین بەوەی کە هاوکاری یەکتری بکەین جا ئەم هاوکاریە ئەگەر لە ڕووی هێزەوە بێ یا لە ڕووی توانایی پێداویستیەکانمانەوە بێ یا لە ڕووی توانای مادیەوە بێ ئەبێ مەحکومین بۆی هاوکاری یەکتر بین بۆی بتوانین ئیدامە بە ژیانمان بین بۆیە ئینسان هەمیشە لە کاری خێرخوازیە مەسەلەن من شتێکم لێ زیایە ئیبەخشم بە تۆ شتێکی کەوت لێ زیایە مەرجنیە هەموو ئەوی لای من هەیە بەشی ئەوە بکاکە من ئیدامی پێ بم لە ژیانە من شتێکم هەیە بەخشم بە تۆ شتێک دێ بەخشی بە و بەم شێوەیە بە شێوەی حەلەقەی زنجیری ئەتوانین ئێمە یەکتری تەواوکەین بۆ ئەوەی بتوانین هەریزنا لەم ژیانەیە بەردەوام بین و ژیانێکی تا ڕادەیەک شایستە و گونجاو بژین بۆیە مەسلەی خێرخوازی مەسلەیەکە کە ئینسان ناچارە مەحکومە بەوەی کە ئەبێ ببەخشی ئەگەر نەبەخشیت ناتوانی وەرگیت کە نەشتوانی وەرگری ناتوانانی بینیتەوە لە ژیان کە فەلسەفێکی چییە مانە زانستێکی چییە؟ مانای زانستی پرۆسەکە هەر ئەمەیە ینی ئەگەر لەم سەرەوە سەیریکەین هەتا ئەو سەر ئەوەیە کە ئەبێ ببەخشیت ئەبێ هاوکار بیت ئەبێ ئەو شتێکە لە خۆت زیادە بیدەی بەویتر هەندێک جار ڕەنگە پێویستیشی پێ بێ بەس ناچاری بۆ بێ ببەخشی بۆیە ئینسان لە ژیانە هەر خۆی سەیری ناوەکە بکە خێر خوازی ینی تۆ ناچاری بەوەی کە شتێک ئەبەخشی کە هی خۆتە پێویستی خۆتە هی بەخشی بە ئینسانێکی کە بۆ ئەو ئینسانە بتوانێت بەردەوام بێ لە ژیان بەڵێ باشە پێمان بڵێ گرنگی کاری خێرخوازی بۆ نێو کۆمەڵگە لە چیدایە گرنگەکەی چییە؟ گرنگەکەی ئەوەیە ینی ئێمە مادەم پێکەوە ژین لە سنوورێکی دیاری کراوە خێرخوازی واکە کاری خێرخوازی واکە هەمومان بەردەوام بین لەو ژیانە ئەو پێداویستیانەی کە هەمانە ئەو شتانی کە هەمانەی بەخشین بە یەکتری بۆی بمێنینەوە بۆی بەردەوام بین بۆی پێداویستەکان یەکتری پڕکەینەوە باشە ئێستا ئێمە لە ڕووی فەلسەفیەکان و ئاماژە بۆواکەن ئەبێت ئەم بەخشینە ئەم خێرخوازیە کە ئەکرێت نابێ هیچ ئاکارێک هەبێ لە پشتەوە واتە شتێکە گرنگە بکرێت گرنگ نییە بۆ ئەوەی کە ببێتە بابەتێکی دروستی
کەسایەتێکی کۆمەڵایەتی بۆ من بەڵکو بابەتێکە شتێکی نهێنیە و دەکرێت من شتێکم لێ زیادەبێ بیبەخشم بەبێ ئەوەی نە تۆ بزانینە ئەو بزانێ ئەم شێوازە چۆنە؟ ئەزانی چیکا کوردۆ مەسلەی خێرخوازی مەسلەیەکە پەیوەندی بە مەبدەئی ئەخلاقی ئینسانەوە هەیە جۆرێکە لە پەیوەندی عاشقانە چۆن تۆ لە عاشق ئابەخشیت و چاوەڕێی وەرگرتن نیت لە مەسلەی خێرخوازیشا جۆرێک لەم پەیوەندیە هەیە یعنی تۆ ئەگەر ڕۆحەتێکت نەبێت لەوەی کە شتێک لە ناخی تۆە هەیە ئەتەوێ ئینسانێکی کە لە ژیانە بەردەوام بێ هەناسە بە بژی ناتوانی ینی کارەکە بکەی ناتوانانی بی بە کەسێکی خێرخواست چووکە ئەمە مامەڵە نییە من پارە ئەدەم و شتێکە کڕم پارە ئەدەم و شتێک وەرەگرم ئەمە پەیوەندی بە مەبادئەکانی ئینسانەوە هەیە بۆ تێڕوانینی بۆ ژیان تۆ لەکوێوە سەیری ژیانەکەی لەکوێوە دنیا بینی لەکوێوە سەیری ئینسانەکەی سەیری پەیوەندیەکانی ئینسانەکەی ئەم پەیوەندیانە چۆن تۆ تعاملی لەگەڵەکەی چۆن دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەی چۆن لێوەی سەیری دنیاکەی ئەوەیە کە ئەخلاقێتی تۆ بەسێتەوە بە دنیاوە اینجا مەسەلەی خێرخوازی شتێکە وەکوتم مامەڵە نییە تۆ ئەبەخشی لە پێناوی وەرگری منە بەخشم لە پێناوی بەناوبانگ بم منە بەخشم لە پێناوی ئەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی چوار کەس کۆمنت بنووسێت تۆ پیاوێکی باشی ئەمانە لە مەسەلەی خێرخوازیان نییە ئەسڵەن کورد دەڵێ چاکت کرد مێڵ ئەم دەسەوە بەو دەسەی ترێ بزانێ مەسەلەی خێرخوازی ئاوایە پەیوەندی بە مەبادئەکانی ئینسانەوە هەیە پەیوەندی بەو تێڕوانی ناونەوەی کە تۆ لەکوێوە سەیری دنیاکەی لەکوێوە سەیری پەیوەندیەکانی ئینسانەکەی ئینسان لەکوێوە بۆ تۆ گرنگە ئەسڵەن ئەما نامانگەیەنێ بە چەمکە ڕاستەکەی کاری خێرخوازی کە ئێمە بتوانین کەسێک کە خێرخوازە لەگەڵ کەسێک کە ئێوە لە ڕێگەی خێرخوازیەوە هاش و هوشی ناوبانگ و دەستکەوت و ئەو شتانە ئێمە زۆرمان بینیوە خەڵگەیە کارێکی خێرخوازیەکە بەڕووکەش کارە خێرخوازیەکەکە بەڵام ئەگەر لێ کۆڵیتەوە لە ژێرەوە شتێکی کە لە پشتم کارە خێرخوازیەوە بۆ نمونە سەرمایەدارێک ڕەنگە ئەندەرپاسێک دروستەکە مزگەوتێک دروستەکە مەکتەبێک دروستەکە ئەمە ئەگەر لە ڕۆعامەکەەوە سەیرەکە ئێمە کارێکی خێرخوازیە بەس لە ژێرەوە ئەمە زەڕیبەیەکە بێ بیا بە حکومت ناچارە حکومت بۆی دانێ و زەڕیبەی کە وەریەگرێ ئەبێ بیکا بە کارێکی خێرخوازی کەواتە ئەمە ئارەزوومەندانە نییە ئەمە ناچاران نییە بەڵام کەسێک کە دێ ئێوە کارێکی خێرخوازی بکە و ناوێن کەس بزانێن نە ناوبانگی پێ دروستکە نە کەس ئاگای لەوە بێ بەڕاستی ئەمە کارێکی ئینسانی گەورەیەکە ئەکرێوەکو تەقسێکی ڕۆحی سەیریکەی بەڵێ گەلێک جارە یعنی ئەم دەبێژن کاری خێرخوازی بەلکی گەلێک خەڵوا بزانن تە دەبی پارەیەکی گەلێک باش هەبێتن کو دەبوو کاری خێرخوازیە بکەی بەس ئایا هەر وەسانە تە دەبی بودجە و پارەیەکی گەلێک باش هەبێتن کو دەبوو کاری خێرخوازیە بکەی خۆی ئەبێ سەیری چەمکی پارە بکەین ئەسڵەن پارە لای ئێمە چییە مەسەڵەن ئایا پارە ئەو شتەیە کە ئەتوانێ شخصیت و ناوبانگ و کەسایەتی بۆ ئێمە دروستکایە پارە وەسیلەیەک لە وەسیلەکانی بەڕێوەچوونی ژیانە پاشان بیر لە چەمکی تەنها وەسیلەیەکە هیچ شتێکی تر نییە پارە حەزناکی پارەی زۆرە هەبێ هیچ ئینسانێک نییە حەزنەکە پارەی زۆری نەبێت بەڵام ئایا ئەو پارێت بۆچی و چۆن بەکارێنی ئەمە بابەتێکی ترە ئەجا مەسلەی زۆر و کەمیژە بێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا زۆر چییە یعنی مەسلەی زۆر و کەمی شتێکە پەیوەندی بە قەناعەتی ئینسانەوە هەیە پەیوەندی ئەبەمەتەوە هەیە ڕەنگە من یەک کوب ئاوم هەبێ قەناعەتم بەوە هەبێ کە بەم کوب ئاوە بتوانم ئیدامە بە ژیانی خۆم بەم و لێشی ببەخشم ڕەنگە سەرمایەکی زۆریشم هەبێ هێشتا بیر لەوە بکەمەوە نا من ئەگەر بێت و لەم سەرمایە بەستەیەک پارەش دەربێنم کەمەکە بۆیە بێ سەیری چەمکی کەم و زۆری بکەینەوە سەیری بەخشینەکە بکەینە جینا من ئەگەر سێ دەنە خورمامە بێدوانی شامە بەخشمەتوانم دانیژان بۆ خۆم هەڵگرم ینی پەیوەندی بە زۆر و کەمیەوە نییە من ئەگەر نەتوانم لە سێ دەنە خورما دوانیان ببەخشم ئەگەر ملیارەها دۆلاریش مەبێ ناتوان بەشێکی لێ ببەخشم چکە وەکوتمەمە پەیوەندی بە تەبیعەتی ئینسانەوە پەیوەندی بە قەناعەتی ئینسانەوە پەیوەندی بە دنیابینیەکانیەوە هەیە بۆ ئینسان و بۆ ژیان بەڵێ باشە کاک شاخەوان پێت وایە کاری خێرخوازی دەستە جەماعیەیان لەسەر ئاستی تاکە زیاتر هەردووکیان ئەکرێت من ئەتوانم بە دەستە جەمعی کارەکە بکەم شتوانم بە سەر ئاستی تاک بیکەم بەڵام ئەگەر هەر ئینسانێک لە ناخی خۆیان بە تاکێتی بڕوای بە بابەتەکە نەبێ ناتوانێت بە دەستە جەمعیش من ئەگەر خۆم بڕوان بەوە نەبێ کە ڕۆحەتی بەخشینم هەبێەوە بیر لەوە بکەمەوە کە بۆ ئەوەی ئینسانەکانی کە بتوانن لە ژیانە بەردەوام بن بۆ ئەوەی کە
ئیدامە بە ژیانێکی باش بدەین و ئەو شتێکە لای من هەیە و هەندێکی زیابی بەخشم بێکی کە ناتوان بڕۆمە ناو گرروپێکی یا تاقمێک یا ڕێکخراوێک یا هەر دەستەیەک کە کاری خێرخوازیەکە بۆیە ئەبێ یەکەم جار ئینسانەکە خۆی تای بێ قەناعەتی بەوە هەبێ پیوا بێ ژیان بەم جۆرە جوانە بەم جۆرە باشە ئەو ساهتوانێت لە ناو دەستە و باشەکەواتە تو پێت وایە ئەبێت چۆن ئەم قەناعەتە لە لای تاک دروست ببێت کە کاری بەخشین بکە و کاری خێرخوازی بکات پەیوەندی بە دووشتەوە یەکەم پەیوەندی بە پەروەردەوە هەیە پەروەردە ڕۆڵێکی گەورەی هەیە کە ئێمە بتوانین بۆ نمونە مناڵ لە باخچەی ساوایانەوە فێرکەین ئەو خواردنەی کە لە ماڵەوە بۆ یەکەنە ناو قاپە تایبەتەکەی خۆیەوە ناو جانتا تایبەتەکەی خۆیەوە ئەگەر هاوڕێکی لەو شتێ ئەوی پێ نەبوو بەشێکی باتێ لێرەوە ئەتوانین ئەو ڕۆحێتە لە ناو تاکە دروستکەین کە لە باخچەی ساوایانەوە فێر بێ ببەخشێ ئەمە گوازرێتەوە بۆ قۆناغی سەرەتایی بۆ قۆناغەکانی تری تەمەن و لەگەڵ ئینسانە گەورە بێ بەشێکی کەشی پەیوەندی بە ڕۆشنبیری تاکەوە هەیە تۆ چۆن خۆت ڕۆشنبیرەکەی لە سەرەتاوە و دام و دەستگاکانی حکومت هەم لە ڕێی ڕاگەیاندن هەم لە ڕێی ڕێکخراوە کولتوری و ڕۆشنبیریەکانەوە چۆن ئەم بابەتە ئەکەن بە بابەتی ڕۆژ وە قسەی لەسەرەکرێ بەردەوام و ڕاگەیاندن ئیشی لەسەرەکە و ڕۆشنبیرێک لە ناو تاکە دروستەکە کە ئێمە مادەم لە سنوورێکی جوگرافی دیاریکراوە ژین پێویستە بەوەی کە ئەگەر من 4 دەستجلی زیام هەیە هاوڕێکم نیەتی پێویستی بەوەی خوێنکاری زانکۆیە توانای ئیمکانیەتی نییە دەستێجل بکڕێ من ئەگەر دەستێکی خۆم ببەخشم هیچم لێکم نابێتەوە 4 دەستی ترم بۆ مێنێتەوە یا بۆ نمونە هەر شتێکی ترکە لە ژیانمان زیایە ئەلێرەوە دەست پێ بکەم ئەتوانم بۆ شتە گەورەکانی تریش بۆ ڕۆمەتوانین کۆمەلگایەکی بەخشەر دروستکەین لە ڕاستیە ئەمانە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە بەێ باشە کۆمەڵگە هەمە پێویستی ب چ جۆر خێرخوازیەکی هەیە ئەکەوێتەوە سەر ڕۆڵی کۆمەلگاکە ئێمە سەرەتا لە سەرەتاییترینیانە هەمومان پێویستمان بە خۆشەویستیە ئەنی پێمان وانە بێ خۆشەویستی لە دەرەوەی کاری خێرخوازیە ڕەنگەگەر تۆ مناڵێک ببینی باوکی نەبێ یا مناڵێک بێنازە باوەشێکی پیا بکەیت بە دووشە ئەو پەڕی تۆ کارێکی خێرخوازی گەورە کردووە بە بڕای من خێرخوازیەرەوە نییە من پارە بەم بە تۆیە شتێکی دیاری کراوت بەمێ ڕەنگەگەر پێکەنینێکی جوانە بە ڕویا بکەم مەکارێکی خێرخوازیە ئەکرێ لێرەوە دەست پێ بک بۆ شتەکانی تر بۆ شتە مادیەکانیش بۆ گوازرێتەوە ینی لە شتە ڕۆحەکانەوە بیگوازینەوە بۆ شتە مادیەکە هەڵسەنگانی تۆ بۆ ئەم ڕێکخراوە خێرخوازیانی کە ئێستا هەیە چۆنە بەداخەوە بەشێکی زۆریان خراپن بەشێکی زۆریان ئەوەیە کە بە ڕێزت باسی کرد یعنی بۆ هەڵای فەیسبوک و علامی و تاڕادێک سیاسی و ئەو شتانەیە ینی تۆ کارێکی خێرخوازیەکەی هیچ پێویست ناکە مناڵێک بێنیتە سەر تەلەڤیزۆن کەرامەتی ئەو مناڵە هەتایە بشکێنی بەوەی کە تۆ قەمسەڵەیەکە داوتێک بەوەی کە تۆ جوتێ پێڵاو داوتێ ئەمە کاری خێرخوازی شکاندنە ئەو شکاندنە بێگومان شکاندنە ئێمە لە ڕێکخراوی کەریمی عەلەکە بۆی وەسفکردنی ڕێکخراوەکی خۆمان نایڵم بەڵام لە ماوەی ڕابردووە کە لە دوای هاتنی کۆرۆناوە دروست بووین بەشێکی گەورەی کارەکانمان خێرخوازیە بەڵام بڕۆن سەیری پیج و ئەو پلاتفۆرمانە بکەن کە ئێمە شتی تا بڵاوەکەینەوە هیچ کارێکی خێرخوازیمان بڵاو نەکردوێتەوە لە هیچ شوێنێک لەو شوێنانی خۆمان هەموو کارە ڕۆشنبیرەکانمان بڵاوەکەینەوە کارە خێرخوازیەکانمان کە وەکو ئەگەر پێناسەیەکی بچووکی پێین وەکو شاخێکی سەهۆڵین وایە نوکەکەی لە دەرەوەی ئەوی تری هەمووی لە ژێر ئاوەکە ئێمە تەنها نوکە بچووکەکە کە کاری ڕۆشنبیریە پیشانین هەموو ئەوانەی کە ئێستا گویان لە دەنگی ئێمەوێزان کە دامەزراوی کەریمی عەلەکە لە ڕۆی خێرخوازیەوە چیەکە ینی هیچ ڕەمەزانێک نییە ئێمە بە هەزارەها سەبەتی خۆراکمان لەم شارەیە دابەش نەکردبێ لە کاتی ئاوارەبوونی خەڵکانی ڕۆژاوی کوردستانە 3 کەمپینی گەورەمان ڕاگەیانەوە بە دەیان لۆری خۆراک و جل و بەرگمان ناردۆ بۆ ئەوێ لە کاتی لافاوەکەی هەولێرە بە هەمان شێوە و کارەکان زۆرن ڕەنگە ئێستا نەتوانم هەمووی باسکەم و بۆ باسکردنیش حەز ناکەم زۆر باسیکەم بەڵام مەبادئی ئێمە ئەوەیە یعنی تۆ کارێکەکەی بۆ ئینسانێکی کە پێویست ناکە بیکەی بە هەڵای عەلامیەوەوانە نەتان کردووە نەمان کردەوە ڕێکخراوی کەمەندامان نابینایان نابیستان هەموو ئەو ڕێکخراوانی تر ڕەنگە شایەتیمان بۆ بەنەگەر ێستا نوێنەرێکیان لێرە بۆیە کە بیان زانایە ئێمە بەردەوام چۆن دەستگیرۆییانەکەین چۆن لەگەڵ یان چیان بۆکەین بەڵام ئەوە ئێمە وەکو مەبادئێکی ئەخلاقی هەرگیز وێنەیەکیشمان لە هیچ پلاتفۆرمێکی خۆمان بڵاو نەکردوێتەوە
باشە کاک شاخەوان پێت وایە ئەبێت جۆرە کارێکی خێرخوازی لەسەر سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بە هەر جۆرێک لە جۆرەکان بڵاو بکرێتەوە بە ئاشکرا بکریان چه جۆرە کارێکی خێرخوازیش نابێ باز بکرێ بۆ نێستا تۆ خۆت وتت ئێمە کارە ڕۆشنبیریەکان بڵاو ئەەکەینەوە نووسەرێکە کتێبێکی بۆ چاپەکە ئێمەش کارێکی خێرخوازیە بەڵام ئەمەیان باشکراکرێ ئەبێت چی بە ئاشکرا بکرێ و چی بەنهێنی بکرێت ڕاستیە هەر ڕێکخراوەی لە شێوازی کارکردنی خۆیان جۆرێک لە پرەنسیپی هەیە بۆ ئەوەی کە چۆن کارەکە چی بڵاوەکاتەوە چینە بەڵام خۆ هەموو کەس بەرچاوی ڕوونە ئەزانێت چی ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسانێک پێی برینار بێ ئینسانێک پێی بشکێ ئینسانێک پێی جۆرێک لە معەزەب بێ یانی تۆ مناڵێگەیەنی ئەیخیتە باوەشی دایکیەوە ئەگری تخوا هاوکاریمان بکەن تخوا فەقیری نییە ئێ مناڵە سبینی گەورە بێتێتەوە ناو کۆمەلگا و ڕەنگە مناڵە سبینێ سەرمادارێکی گەوری لێ دەبچێت ژیانە گۆڕێ خۆروان نامێنێتەوە تۆ چۆن لێسەوە کەرامەتی ئەم ئینسان ئاشکێنی بۆیە هەموو کەس خۆی زانێت چۆن باشە و چۆن باش نییە و بڕای من کاری خێرخوازی ئەوێ جۆرێک لە ڕۆشنبیری هەبێ هەم بۆی کارەکە بکرێ هەم بۆی چۆن بڵاوەکرێتەوە من لەگەڵەوەیان کە کاری خێرخوازی تۆزە لەوە پێشباسیەوە کە ڕاگەاندن نەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێت لەوەی کە چۆن ڕۆشنبیری خێرخوازی بڵاو کاتەوە لە ناو کۆمەلگایە بەڵام خۆ ئەمەش دیسپلینی خۆی هەیە خۆ ئەمەش یاسا و ڕێسای خۆی هەیە بۆەوەی کە تو چۆن کارەکەکەی بەو شێوازە ناکە تۆ کەرامەتی ئینسانێکی بێ بشکێنی وەکوتم چێتەوە وەڵا هاوکارێکی بچووشەکەی نامە بە شێوازێک بێکە خەڵک فێر بێ لە تۆ ببەخشێ فێر بێ لە تۆ ڕۆحەتی سەلاجەکە و لە بەردەم ماڵەکەی ئەوەساوە لەلایەن فڵان کەسەوە ئەمە بەخشرا بە کاکە وڵایەوە خێر نییە بێگومان ئەوانە هیچی ناچێتە چوارچەوەی خێرخوازیەوە بەڵکو ئەکرێ سەدان ناوی تری لێ بنین تەنها ناوی خێرخوازی نەبێت باشە کەسێن خێرخواز چ قەس کاریگەری لەسەر پرۆژەیەن خێرخوازی دەهەنە و ئەو پرۆژێ سەرکەوتی بنیان ئەو ڕێکخراو سەر بکەون لە ڕاستیە ئەو کەسێک کە خۆی خێرخوازە کاری خێرخوازیەکە بێگومان خێرخوازیەکان هەم بەکاری تاکە کەسیە ئەوەی کە تاکە کەسە ینی پێویست ناکە زۆر بە دوواداچوون بەوە بکەی کە من شتێک لەگەڵ کا کوردەوەکەم پێویست ناکە زۆر یا کەسی کە بزانیا زۆر بە دوایە بچم گەیشتویانە ئەوەشی کە کاری گەورەی خێرخوازیەکە و بێگومان تیمی هەیە لە ڕێگەی تیمەکانەوە توانێ ئەو کارانە بکە بە مەرجێ وتمان نەبێتە هەڵای علامی توان لە ڕێگای تیمەکانی ئەو کارانە بکە و زۆریش ئاسان ئەم کارانە ئاکرێن ینی ئێمە دەستگایەکین بەردەوام ئەم جۆرە کاراناکەین لە ڕێگەی تیمی بچووکە و بە دوواداچوونی ژەکەین و کارەکە ژەکاتە شوێنی خۆی و هیچ کێشەیەکیشمان تا ئێستا لەم بوارەیە بۆ دروست نەبووە ینی لە ڕاستیە وەکوتم نیەتەکە ئەساسەوە ئامانجەکەی تۆ چییە لە ڕاستیە زۆرێک لەوانەی کە ئەکرێ لە هەرێمی کوردستان ئێستا بە ناوی کاری خێرخوازیەوە ئامانجی تریان لە پشتەوەیە کە بەداخەوە ینی کەمترە چنە ئەو چوارچێوەیە ئێستا کاک شاخەوان هەموو نووسەر هەموو کوڕێکی ڕۆشنبیر هەموو گەنجێکی دیار لە باشووری کوردستان و هەم بەشداریشی لە کاری ڕێکخراوی و خێرخوازی پەیامی تۆ چییە لەم ڕۆژەیە؟ وەڵا پەیامەکە ڕۆن و وازەحە ئێمە ئینسانین ئینسانیش مادەم پێکەوە تەعامولەکەین پێکەوە هەڵەسین بڕیارمانداوە پێکەوە هاوسەر بین پێکەوە هاوڕێ بین پێکەوە هاوژین بین پێکەوە چوزانم هاوکار بین هاوکار بین هەموو ئەمانە مادەم پێکەوەین بێگومان پێویستمان بە یەکتریە بێ و پێداویستیەکەش لە وتم لە پێکەنینێکەوە دەست پێیەکا بۆ کاری گەورەتر و بۆ کاری مادی مادەم ئینسانین پێکەوە محکومین بۆی هاوکار بین لە ژیانی یەکتریە و ئەوەی لە دەستمانێ بیکەین جا ئەگەر بە ڕواندنی دارێکە لەسەر شەقامێک بە لابردنی بەردێکە بە بەخشینی شتێکە کە لە خۆمان زیادە بۆ کەسێکیکە هاوکار بین لەوەی کە ژیانی کەسێکی کە باشترکەین ژیانی کەسێکی کە بگۆڕین کەسێکی کە دڵخۆشکەین بۆ ئەوەی ژیان بەردەوام بێ بە شێوەیەکی باش زۆر بەخێر بێ زۆر سپاس بەڵێ جاهانی هەموو ئەو تەورانی کە ئەمڕۆ هەڵمان بژاردووە لە پرۆگرامی ماڵی هەشت تایبەتەن بە ڕۆژی جیهانی کاری خێرخوازی و